بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمێ وە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووە خازین جارێک دنگەهشت نێفوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکە دیژ بەرنامەوە بەرنامەیە کوردی وێجارێژی دێ خزمەتاوەکەین دۆر تەوەرەکێ هەری گرنگ ئەوژی ئەم و ئەوێن دیتر وەکە دیار دەما مرۆڤ ئژداییک بیت و وەک تاک تێتە هەبوونێدا و دیفدا مەزن بیت و پەیوەندیên جودا و جوورا و جوور ژیاناویدا دروست بن خەلکانێک هەیە دەوێتن بیر و بوچون و ڕاو بوچونێن خۆ لەسەروی سەپینن و فەرز بکەن ئەویژی دەوێتن دەربڕینێ ئشناخ و بیر و بوچون و قەناعەتێت خۆ بکەتن هات وێرەدا دێ بەحسا جوداهیێ و بەحسا قبولکردنێ و بەحسا لێک تێگەهشتنێ هێتت مەیدانێدا و کو بهێتە بەحەسکردن لەوڕات ناڤاڤێ خەلەکێدا مەدوێتن چەندین پرسیارە بکەین دۆر vî tewerê me destnîşan kirî aya êktir qebûlkirin çiye û boçî pêtiviye tehemila hevdû bikein dîsan rolê bawer û îmanê çi ye et qebûlkirina hevdû da her wisa boçî di vî serdemeyî da hindek il dîndara û bawerdara kêmtir qebûlkirinê edgel hevdû dikin dîsan çi bikein bû qebûlkirina hevdû ev pirsyara û çendîn pirsyarin dîtir dihêna rastekirin navavê xelekê da بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق زۆر بەخێر بێ مامۆستای عەزیز مامۆستا وەکومە ئاماژە پێدا هەر ئینسانێک دنیا دەژ دایک بیتن وەکو تاک تێتە هەبوونێدا و دیفدا کە مەزن بیتن چەندین پەیوەندیên جوورا و جوور دەوروبەرێ تویت هێنە دیتن و هێنە بیستن و سەردەری دگەل تێتە کردن ئێجا ئێرادا ئینسانیە وەسایە کە دەوێتن دەربڕینێش ناخی خوب کردن بەڵام دەبینی هەندە کەس دەوروبەرێت مرۆڤی هەوڵەوە چەندێت بکەن کە قۆڕخکردنا ئێرادا و بیر و بوچونێت مرۆڤی بکەن و سەر مرۆڤی فەرز بکەن بیر و بوچونێت خۆ لەوڕە مەدوێتن دوێ خەڵکێدا بزانین ئێکتر قبولکردن چییە ئەو دیسان بۆچی پێتویە تەحملە هەفتوو بکەین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان هاوکات و هاوزەمانی ئەم بابەتی کە باسی دەکەین گرنگە لەگەڵ بۆنەیەکی جیهانی کە هەموو ساڵ بە شێوازیەکی جیاواز یادی دەکەینەوە ئەویش بریتە لە ڕۆژی جیهانی تۆلێرانس ڕۆژی جیهانی کورد تا ئێستا پێی دەڵێت لێبوردەیی بەڵام هەمومان وەکو بڵێ تێگەیشتوین کە وشەی لێبوردەیی بەمانەی تۆلێرانس نایە گوتمان زیاتر بە تەحمل دێ چونکە لە ڕاستیدا وشەی تۆلێرانس و تۆلێڕیشن و ئەمانە لە ڕووی زمانەوانی و بۆ مانایە هاتووە کە تۆ بتوانی تەحملی ئەو کەسانە بکەی کە لەگەڵتدا دەژین و لە کاتێکیشدا تۆ بە بیر و بۆچوونی ئەوان ڕازی نیت کەواتە ئەم بابەتە گرنگەکەی لێرەوەی گرنگەکەی لێرەوەیە کە ئەڵێن ئێمە و ئەوانی دی لە هەموو دقەیەکە پێناسەی ئێمە تعریفی ئێمە دەگۆڕێ ئەوانیش دەگۆڕێ کەس بیر و باوەرت کەسێکت ڕازی نەبم ئایا ناویتە فاکتەرێک بووی چەند دەست نەشیم تەحملی دەگەل بکەم تەحملکردنەکە لە چۆ دێ ئەبێ لە ڕووی ئاینیەوە فێری بین کە ئەم ژیانە زۆر بە نرخە ئەگەر من تەحملی تۆ نەکەم تۆ تەحملی من نەکەی چ دەکەی چ دەکەی ئەمە گرفتەکە ئەلێرێ و پرسیارەکە ئەلێرەوە دروست دەبێ و ئاریشەکە لێرە دروست دەبێت یەکەم شت تەماشا دەکەین بۆ مەسەلەی تەحمل ئەم ئینسانە بەڕاستی کە خوددا دروستی دەکا سێری چەندایەنێکی بکەین ئەم ئینسانە بەشێک لە ئیشەکانی بەشێک لە کارەکانی دەستی خۆی تێدا نییە مادەم دەستی خۆی تێدا نییە دەبێت تەحمل یەکتر بکەین نمونەیەکت پێ دەڵم با من و تۆ بۆ خۆمان بکەین بە نمونە بینەرانیش تەماشای ئێمە بکەن ئەوانیش سێری خۆیان بکەن ئێستا تۆ بۆ تا ڕادەیەک ئەسمەری و من تا ڕادەیەک وەکو بڵێ کەمتر ناڵم سپین بەڵام کەمتر با بڵێ گەنم ڕەنگم دەستی من هەیە لەمە نییە مەسەلەن تۆ ئەگەر 100 ساڵ بەری ئێستا لەدایک بووبای بەرنامەت لەگەڵ من نەدەکرد یا من 100 ساڵ زووتر لەدایک بوومایە لەگەڵ یەکێکی دی لەوانەیە لەوە بەرنامەمان هەر نەشبوایە کەواتە تۆ بۆ ئێستا هاتیتە بوون منیش ئێستا هاتم تا من و تۆ یەکدی ببینین دەستی من و تۆ تێدایە نە من بۆ لە کەرکووک هاتمە بوون تۆ بۆ لە ئاکرێ هاتی بوون نەسەر من بۆ کوردم لە دایک و باوکێکی کورد هاتم تۆشە دایک و باوکێکی کورد هاتی خاڵێکی دی تۆ دەستت هەیە فلان و فلان دایک و باوکی تۆن نە ئەی من دەستم هەیە نە ئەی بینەران نەخێر هیچ ئینسانێک دەستی نییە باشە تۆ بۆچی ڕەگەزی نێر بووی مێ نەبووی منیش هەروە ناسانم دەستی منی تێدا نیە هەرچۆمێ دەستی منی تێدا نیە باشە تۆ ناوت نەزیرە ئەم ناوە لێتیان نا منش عەبدوڕەحمانم ئایا ئەم ناوە گۆڕیمانە دوای گەورە بووین نە هەر ئەو ناوەیە کەواتە ئێمە ناوەکەشمان دایک و باوکمان لێ ناوین دەستی خۆمانی تێدا نییە تۆ بۆ لە عەشیرەتی فڵانی بۆ تۆ دەڵێ نەزیر کادانی بۆ شتێکی دیناڵی دەستی تۆ تێدا نیە هەر بە هەمان شێوە
تۆ بۆچی مەسەلەن بە کوردی قسە دەکەی من بە کوردی قسە دەکەم خەڵکێکی دی بە زمانێک هەر دەستی تۆی تێدا نییە تۆ بۆچی ئێستا موسڵمانی وانە بەروی دایک و باوکت موسڵمان بوو تۆشیان فێری ئەم موسڵمانیەتیە کرد ئەژینا تۆ خۆت دینت نەگۆڕیەوە بڵێ من شتێکی ترم هێناوە ئەو باش کەواتە لە هەمان وەختیشە تۆ بۆ سنیت بۆ شیعانی وانە کەواتە لە بەروی دایک و باوکم سنی دایک و باوکم شیعانی کەواتە تۆ ئێستا بژمێرە تەواو نابێ و کاتی بەرنامەکەشمان نییە کەواتە بۆمان دەرکەوت چەند فاکتەر هەیە لە ژیانی هەر ئینسانێکدا دەستی مرۆڤ لە ناو نییە کەواتە دەبێت ئەم ئینسانە هەتاوەکو خۆی گەورە دەبێ و خۆی اختیاراتی دروست دەبێ و هەندێک لەمانە دەهێڵێتەوە هەندێک لەمانە دەگۆڕێ و چاکی دەکاو چۆن دەبێ بەشێکی ئاوا بە ویراست بۆمان ماوەتەوە کەواتە ئێمە دەبێت چۆندا لە سەبر لە یەکتری بکەین وەکو بڵێ ئەم قەناعاتانەمان من هەوڵ نەدەم هەموو ئەو شتانی تو ئێستا باسم کرد بگۆڕ لەبەر ئەوە خوا سوبحانەوە وتەعالا چۆن دەڵێن ئەگە بیکەین چۆن دەڵێ بە عەرەبی دەڵێن و بکەین بە کوردی دەڵێن ئین الله وەکو چۆن دەڵێ یعنی بە مانایەکی تر بڵێم چکو ئەم ئایەت و فەرموودە نییە ئەڵێن خوا یەسمح وەلا یەمسح یعنی خوددا ڕێدەدا ناسڕێتەوە یعنی چۆن یعنی ئیستا بە جددی و بە بەڕاستی خوددا حەز دەکا هەموو مرۆڤایەتی ئیمان بە خوددا بێنن خوددا حەز دەکا هەموو عالم ئیمانی پێبێنێ بەس هەموو عالم ئیمانی حەزا خودی ئیرادەژی دگەلدانیە بووچی ئیرادا خودی جێبەجێ نەبووە ئینسانەکان خۆیان دەبێت ئیرادەیان هەبێ ئینسان چونکە ئەو بڕیارەدا دەستی ئینسان بەڵێ ڕاستە کەواتە ئەلێرەوە زۆر گرنگە بزانە مەبەستم ئەوە بوو مەبەستم ئەوە بوو خوددا لە قورئان دەفەرمێ وەلا یەرضا لعیبادیه الکوفر یعنی خوددا ڕازی نییە و پێخۆش نییە خەڵک کافر و بێباوەڕ بێ بەڵام لە عینی وەختە ئەگە خەڵک بێباوەڕ بوو کافر بوو بە خوددا لە دنیای ڕێ پێداوە هیچی لەگەڵا ناکات وانە کەواتە ئەبێ ئێمە لە خوددا ئەمە فێربی یعنی وەکو مجا دەڵم تەماشای دنیا بکە ئێستا لە 132 دنیا مەسیحیە 123 مسلمانە 116 دنیا بەپێی چۆن دەڵێ ئامارەکانی بیو لە جیهاندا کە بۆ ئاینەکە لە 116 دنیا بڕای بە هیچ دینێک نییە کە نزیکەی 2 ملیار شتێک کەمەکات 116 دنیا بڕای بە هیچ دینێک نییە 115 دنیا هندۆسە 107 حوتی ئەم دنیاە بوزیە ئەمە 193 باقیەکەی تریشی ئەدیانی ترە کەواتە وەختێ تۆ ئەمە دەبینی و تەماشا دەکەی خوددا ئەم دیمەنە دەبینێ هیچیان لێ ناکە دەڵێ ئینسانە و اختیارم پێداون خۆتان تحملی نتایجی خۆتان بکەن جامە بەستمەوە بوو دوو خاڵی بەپەلە باسکەم ئەم قەناعەتانی من و تۆ هەمانە قەناعەتی موقەتن بەشێکی مەگەر چەند کەسماندی زمانێک توندڕۆ بوو ئێستا ئینسانێکی زۆر ڕێک و پێکەوت تێگەشتووە هەشە بە پێچەوانەوە زمانی خۆی میانە ڕۆ بۆ ئێستاکە توندڕەوە کەواتە قەناعات و بۆچوونەکانی ئینسان قابلی گۆڕینە هەموو جا من دەڵێم دەشێ من و تۆ هاوڕا نەبی بەس مادام لەم کوردستانە و لەم ژیانە و لە یەک کاتدا دەژین و لە یەک شوێندا دەژین بە هاوڕێ بین هەرچەند هاوڕانین بە هاوڕێ بین چونکە چۆن دەڵێن زەمەن و کات بەشێکە لە عیلاج ئەو برادەرەی ئەمڕۆ تۆ دەیبینی ڕازینیت لە بیر و بۆچوونی لێگەڕێ 10 ساڵی تو ڕەنگە بیر و بۆچوونێکی بە نوعێکی تر بێ بە جۆرێکی تر بێ کەواتە لێرەوە ئەمە پرسیارەکەیە یعنی خوا سوبحانەوە وتەعالا ئەو کەسێکەوە لەسەر هەڵەش بێ مەجالی داوەتێ وشەی تەوبە یعنی چی یعنی پێدانی مەجال بەڵام لەو حاڵەتەدا مامۆستا ئەوە چی لێ دێت کە خۆی گەورە دەڵێتن ئدعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة کە ئێمە فەرمانمان لێکراوە کە ئێمە بانگەوازی ئەم دینە بکەین جوانە کەواتە هەر حکمە بە حکمت و بە مەوعیزەی حەسەنە هەر ئەوە ئیشمانە هەر ئەوە ئیشمان و دەبێ ئەو کارە بکەین یعنی مەبەستت لەوە نییە کە بڵێ وازی لێ ئاڕستەی خەڵک بکەین ئێمە هەتا مردن پەیامێکمان پێ هەموو ئینسانێ پەیامێکی پێ بەڵام خەڵک مەجبور ناکەی ئەو پەیامە وەری بگرێت ئەوە ڕاستە کەواتە قسەکە جوانە مافی تۆیە قسەم بۆ بکەی پەیامی خۆت بە من بگەینی بەس مافت نییە فەرزیکەی بەسەر مافی منیشە ئەو مافم هەیە لێگەڕێی ئازادی ڕادەربڕینم هەبێ ئازادی ڕادەربڕین کەی تۆ بە منت داوە ئەو کاتە بە منت داوە کە تۆ جۆ لە قسەکانی من دەگریت و بڕواشت بە قسەکانم نییە ئەمە زۆر گرنگە لەبەر ئەوەیە خوا سوبحانەوە وتەعالا ڕێگەی داوە بە مرۆڤەکان بە ئازادی بیر و بۆچوونی خۆیان دەربڕن بانگەشە بکەن بێ و بیر و بۆچوونەکانی خۆیان بەو مەرجەی فەرزی نەکەن جامە بەسم ئەوە بوو ئەم زمانی من و تۆ ئەم 7 ملیار و 300 میلیۆنە تێدا دەژین ئەم گۆی زەویە کە هەمومان تێدا دەژین بەم هەموو جیاوازەی کە هەمانە پێویستە تەحملی یەکدی بکەین پێویستە تەحملی یەکدی بکەین چونکە بەڕاستی ئەگە من بڵێم تەحملی نەزیر ناکەم معنای چییە یعنی من دش بە ئیرادەی خوا دەوەستم ئەوە ئیرادەی خوددا بوو تۆی لە زمانە دروست کرد کە من بتبینم و بتناسم کەواتە ڕێزگرتنمان لە بوونی هەر ئینسانێک و تەحملکردنی بە جیاوازیەکانیەوە
ڕێزگرتنە لە ئیرادەی ئەو خودایی کە لەیەک کات و لە یەک شۆندا ئێمەی هێنای بوو هەر سەبارەت ئاخفتنی جانابێت تەمام سەیبەرس پرسیارە کاتی ئاڕاستەکردن شار و شاروچکین کوردستانی سەبارەتوی چەندێ ئەگەرتە حەش ڕەنگێکی هەبیتن ئایا ڕاماناوێت چەندێت دەت کوتە کەرپ ڕەنگی دیڤە بن وەکو حەز هەر مرۆڤە و جۆرە حەز و تەبیعەتێکیە ئەمن کە حەزم لە ڕەشە شەرنیەوەی بەرامبەرم حەزی لە سپی بێ حەزی لە پام ببێ ئەمن حەزم لێە و تەمشای ویژ ناکەم کە حەزی لە چییە حەزی لە چ نییە هیچ هۆکارە نیە بەس زیانی ئەوەی خۆم حەزم لێ بێ ڕەنینی نییە ینی ئەوەی تش بەکارم بەڵام زیاتر ڕەنینی لی حەش ڕەنگێکی بگەم نۆبیتە گەرێندێک واز حەش هەمی ڕەنگی دینەکەم بنمونەم ئەگەر کودنێک ژای بژن ناچی بیت هەمی تشتا ڕژ بینی و ژەمی تشتا سپی بینی بە سپی بیت و ڕژ بیتن ئەگەر ئەم بژیم درستایی ژیانێ بگەین هەر تشتێکی وەختی خو دەمێن خۆیتین دەمات حەش تشتێکی دگەم ڕۆمانەوە نینە کاربرمش هەر تشتێکی فێبن نا بەڵام ڕەش زیاتر بەکارێت بۆیە ڕەنگێکی جوانش دەرەکەی لە هەموو شتێکی شاگە بەکاری بێنی جوان دەرەکە نایشتی شار پێش ناکەین ئێستا خودی خۆم من حەزم لە ڕەنگێک بێ ئەندێ بەرەقم لە هەموو ڕەنگەکانی تر بێ پێویستە ڕەنگەکەەوە چەک سیر بکرێت Ez heş rengê divekirî dikem tovînê de rengê torî zivistan de kewete hemî rengil defme conin eger min rengek neviya ne manawê ew yani min rengek diya ne manawê ew dî hemî rengo laxu kem an jî min çi reng neviyan hemî reng dilber min naxweş bin ne tabiî dî mirov wergirî خۆی ئینسان ئەگەر واقعانە بیر بکاتەوە دەبینی کۆمەڵە ڕەنگەکەیە ئەنی خی گەورە ئاوای دنیای دروست کردێت کۆمەڵە ڕەنگەکەیە کە من ئەزم لە ڕەنگەکە مانایەوە ناگەینێ ڕقم لەم ڕەنگی کشتر دەبێتەوە بە زۆری ڕەش بەکارێنم بپێ کات وەرز شەوەیەک بەلام و جام بێ و کات بله بینەرین بەڕێز سوپاس بووان بەڕێزانە کە بەشدار بوون ئەتڕا و سەرنجادا و هەمیە بۆچوونێن خود دەربەرین سەبارەتوێ چەندێک و هیچ کێشەنینە دگەل هەر حەزەکاوی هەبیتن ڕێزیل بەرامبەر حەزێن دیژی دیگریتن ئەو سەگرتە کومنتێک سەر ئاخفتنین وان بەڕێزانە هەبیتە گەر نەچنە سەر تەوەڕێخۆ ئەو پرسیارە زۆر گرنگ بوو مەبەستمان بوو کە بزانین بە شێوازێکی تیۆری و نەزەری هەموو گوتیان هەرکەس حەزی لە ڕەنگێکە و مەرجنیە ڕەنگەکانی دیکەی ڕق لێبێ یاقینی لێبێ بۆ ئێمە ئەو مەسلەیە زۆر گرنگە چونکە مەسلەی ڕەنگەکان چەند شتێکمان پێ دەڵێ ئەم بوونەوەرە وەکو گوتمان بەلای کەمەوە ینی لە تیشکی هەتاودا حەفت ڕەنگی جیاواز دەبینی بە ئاشتی پێکەوە دەژین ئەمە بەدەم ئاسانە بەڵام ئەوەشت لەبیر بێ و ئەو گەنجانش ئەبێ لە بیریان بێ ئێمە زەمانێک یەکترمان ینی خەڵک لە یەکتری داوە لەسەر ڕنگ شەڕی پەڕۆک و حیزبەکان کاتێک کە حیزبەکان لە هەڵبژاردنەکانی ساڵی 1992 هەر حیزبێک ڕەنگێکی هەڵبژارد ئیدی ئەو ڕەنگە بوو بە ڕەنگی ئەو حیزبە ئیدی ئاگەر لە دەڤەرێکە ئەوەی ئەو ڕەنگەی لە بەربوایە لە دەڤەرێکی دیکە ئەو ڕەنگەی پێچەوانی ئەوەی لە بەربوایە ڕەنگە تووشی کێشە و ئاریشە بوو بێ کەواتە ئەمە پێمان دەڵێ شکر بۆخوا بە پێی هۆشیاری کۆمەلگا ئەو قۆناغەمان تێپەڕاندووە ئەو یەک دوو زۆر گرنگە ئەو قسەیە لە بواری ڕەنگی جلوبەرگەوە بەرینەوە بۆ بواری نێو کۆمەلگە و پێکەوەژیان و تەحملکردنی یەکدی تێگەشتن و بیرروبووچوونیژی ڕاستە کەواتە بیرروبۆچوونی جیاواز تەحمل بکەین مادام لە ڕەنگەکانە گوتیان من ڕەنگێکم خۆش دەبێ و مەرجنیە قینم لە ڕەنگەکانی تر بێ کەواتە بیرروبۆچوونی خۆت خۆش بوێ مەرجنیە قینت لە بیرروبۆچوونی خەڵکی تر بێ ئەو یەک دوو ئازادی تۆ حەزت لە ڕەنگێک نەبێ ئەوش هەیە بەڵام ئازاد نی ڕقت لەو کەسە بێ کە ئەو ڕەنگە دەپۆشێ هاچی لێ هات ئیشەکەم ئەوەش هەر ئازادی نییە کە من ڕقم لە ڕەنگێک بیتن با وام گوت ئازادی حەزت لە ڕەنگێک نەبێ بەڵام ئازاد نی ڕقت لەو کەسە بێ کە ئەو ڕەنگە دەپۆشێ دیت چی لێ هات ئەو پێکەوژیان تێک دەدا تۆ مافی ئەوەت هەیە بڵێ من حەزم لە ڕەنگی ئەلف نییە بەڵام ئەگەر یەکێک ئەو ڕەنگەی پۆشی نابێت ڕقت لێ بێ لەبەر ئەوەی ئەو ڕەنگە دەپۆشێ ئەلێرە بوو بە مەسەلەی ئینسانی بەڵێ مامۆستا بەرز مەدوێتن بەحساوی چەندێژی بکەین ئەم وەک باوەڕدار یان و کومەڵگەیەک زۆرینە باوەڕدار و ئیماندار و مسلمان بن ئەرێ ڕوو لێوێ باوەڕی چییە مژارە قبولکردنا هەفتوودا بزانە پرسیارەکە چەند گرنگە ناشتوانین وەڵامی چۆن ئەڵێ خێرای بدەینەوە کاڵی ڕۆڵی ئاین چێ لە پێکەوەژیان بە هەر کەسی بڵێ ئەتوانێت یەک ڕیز ئاەت و فەرمودەت بۆ بێنێ و هەمووشی ڕاستە ڕەنگە یەکێکی دیکەش ڕیزێک ئاەت و فەرمودەت بۆ بێنێ بە پێچەوانەی تەحملکردنی یەکدیەوە و ئەویش هەر ڕاستە
بۆیە زانایانی پێشوو گوتوانە ئەلقورئان و حەمال و ئەوجه توانە قورئان چەندی وێک هەڵدەگرێ ئەوەشی تیا دەدۆزی ئەویشی تیا دەدۆزی کەواتە دوجار ئێمە چی بکەین دوجار ئێمە بێ لە تەماشای وەکو ئەگە قورئان وننزل من القورآن ما هو شفاء یعنی چی مانای وایە ئەگەر دەردێک کێشەیەک لە کۆمەڵگەیەکدا هەبوو دەبێت بە دوای دەرمانی ئەو جۆرە دەردە بگەڕین لەو کۆمەڵگەی ئێمە بە شێوازێکی سەرەکی یعنی تا ڕادەیەک ئەبینین ڕۆژگار سەلماندوێتی تەحملی یەکدی ناکەین حزب تەحملی حزبێ ناکە هاوسەرەکان تەحملی یەکدی ناکەن باوکو کوڕەکان و کچەکان تەحملی یەکدی ناکەن کوشتنەکانی ئەم سەردەمە و ئەم هەموو خۆکوشتنە چییە خۆکوشتن یعنی تەحمل نەماوە یەکتر کوشتن چییە تەحمل نەماوە تەحمل ناکە و ئینسانە لەسەر ڕووی ئەم ئەرزە بژی کەواتەمانە هەمووی پێمان دەڵێ ئێمە تووشی قەیرانێکی قبول نەکردن و تەحمل نەکردنی یەکدی بووینە باشە ئەم بۆنەیە کە بۆنەی ساڕۆژی جیهانی تەحمل و تەقبولکردن و یەکدی قبولکردن ئەم باسە بکەین کەواتە ئاینداری بە شێوازە کوردیەکەی بە تێگەشتنە کوردانەکەی زانای قەدیمی کورد زۆر جوان هێناوێتی و ئەم بابەتەی بۆ ئێمە ڕوون کردوێتەوە یعنی زانای کورد ئەوەندەی ئیشی لەسەر لایەنە عرفانەکەی ئاین کردووە ئەوەندە ئیشی لەسەر لایەنە فقهیەکە نەکردووە وایە بۆیە نابینی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و نابینی مەسەلەن مەولانای نەقشبەندی و کاک ئەحمەدی شێخ و جەزیری و خانی نەچوونەتە باسی ئەحکام چونکە زیرەک بوو نەزانی ویانە بەپێی علمی خۆیان و علمی ئێستش سەلماندوێتی قورئان بکە بە 100 بەشەوە 192 قورئان باسی ئیمانە یعنی ئەتوانی بڵێن ئیرادەی خۆش هەر لە عیرفانیەکەیە لە دین زۆر جوانە بۆ چونکە زانایان دەڵێن نسبەتی ئەحکام بۆ ئاەتەکانی قورئان چەندە دەڵێن قورئان نزیکەی 6600 ئاەتە دەڵێن ئاەتی ئەحکام چەندە هەندێک دەڵێ 200 300 400 هەندێک دەچێت بۆ 500 ئەم ژمارانە 300 و 400 تا بەشی 6600 بکە دەگاتە 108 کەواتە قورئانی خوددا کەلامی خوددا 108 ئەحکامە 192 ئیمانە و ئەحکامیش ناچێت ناو چارچوبێکی حکومڕانیە تێداخونەت سەر ئاستی تاکە کەس ڕاستە قسەیەکی جوانە کەواتە ئەو ئەحکامانەش کاری کاربەدەستان و دەسەڵاتدارانە ئیشی من و تۆ نییە قسەی لەسەر بکەین کەواتە ئێمە ئیش لەسەر ئەو شوێنە بکەین کە خوددا زۆرتر بایەخی پێدا و زۆرتر کە مەسەلەی ئیمانە اینجا زانای کورد بۆیە ئاوای کردووە زانای کوردی قەدیم ئەبێ زانای کوردی ئێستەشمان مەلای کوردی ئێستەشمان وتاربێژی ئێستەشمان کە من لە پەیمانگای کوردستان بۆ پێگەیاندن و شیاندنی وتاربێژان و پێشنێژانی کوردستان وانەی من وانەی کوردۆلۆجیە من ئەو وانەیان پێ دەڵێمەوە کە چۆن سوود لە ڕابردووی خۆمان وەربگرین ئەو ڕابردووی خۆمان فێری کردوین ڕۆژوو بەچی دەشکێ وایە زانای قەدیمش وەک ئێستا فێری کردوین بەس قەدیم شتێکی تریشان فێر کردوین دڵی ئینسان بەچی دەشکێ یەک وشە زۆربەی کێشەی کۆمەڵایەتی گەورەی یەکتر کوشتن لەسەر یەک وشەی تند و قورس قەسوەت ئەو وشەیە لە دڵی ئینسانەکە دەمێنێتەوە تووشی کێشەی دەکات لە دوجاردا زانایانی قەدیم و ئێستا پێمان دەڵێن دەستنوێژ بەچی دەشکێ بەس زانای قەدیم لە پاڵ شکاندنی دەستنوێژە پێی گوتوین تەوبە بەچی دەشکێ پێی گوتوین فرمانی خوددا و قسەکانی خوددا بەچی دەشکێ باشە بزانی دەستنوێژ بەچی دەشکێ بەڵام ئەی قسەکانی خوددا بۆ دەشکێنی بۆیە مەحوی کاتی خۆی دەیگوت وشەی ئەڵڵا وشەی خوددا خەریکە بۆچی بمێنێ هەر بۆ ئەوەی لەسەر زمان بێ و سوێندی درۆی پێ بخۆین خودداوان نییە ناوی خوددامان بۆ ئەوە نوویست کات زانای کوردی پێشین پێی دەگوتین تەماشای هەر ئینسانێک دەکەی تۆ دەبینی یعنی شێوازی ئاینداری کورد لە ڕابردوودا کە تەماشای ئینسانی کردووە بە ئیحتیقار تەماشای نەکردووە زانی ویشێتی ئەو ئینسانە لەوانەیە نوێژ نەکە لەوانەیە ئەو ئینسانە باوەڕداریش نەبێ ئەگە بچیتەوە بۆ نووسینەکانی سەردەمی پێشوو لە زانایان و عاریفانی کورد دەبینی قسەیەک دەکەن دەڵێن قیمەتی ئینسان بە سانیعەکەیەتی نە بە سونعەکە و مەسنوعەکە بە کوردی یعنی چی بە زمانی ئەو کادوایان گوتووە دەڵێن ئەو ئینسانی تۆ لەسەر ڕووی ئەرز دەیبینی هەر دروستکاوێک تۆ دەیبینی و هەر ئینسانێک تۆ دەیبینی لەبەر ئەوە بە ڕێزە چونکە سانیعەکەی خوددایە تەژویه نەبێ زۆر جا تۆ ڕێز لە ئینسانێک دەگری دەڵێن ئەو فڵانە کەسە ئەو ڕێزە چی بوو دەڵێ تۆ زانی ئەوە باپیری ئەوە چێیە دەزانی ئەوە کوڕی چێیە ئەوە خاتری باوکی لە لای منە تەژبیه نەبێ بە هەمان شێوە زانای کورد گوتویانە ئەم ئینسانە سانیعەکەی خوددایە لەبەر ڕێزگرتن لە ئیرادەی خوددا و ئەوە ڕێز لەم ئینسانە دەگری ئەمە هەمووی تەحملی ئینسانی دروست کردووە بۆیە کۆمەڵگەی کوردی و کوردەواری قەدیم کۆمەڵگەیەک بۆ تەحملیەکیان کردووە ئێمە نانی ئێمە ئێستش بۆ پێکەوە ژیان نانی ئەو تێگەشت نەدەخۆین نانی ئەو تێگەشت نەدەخۆین شتێکی دی زانای دێرینی کورد خۆی داماڵیوە تەجەڕودی کردووە لە ئەلقاب نەیگوتووە من شێخی هەموو شێخەکانم تۆی
بچکۆلە چیت لە حزوری مندا دەوەستی ئەو هەی نەگوتووە لە حزوری ئینسانە کە قسەی کردووە و ئینسانێک هاتووە و نەسیحەتی کردووە و ئیرشادی کردووە خۆی بە ئینسانێک زانیوە ئەویشی بە ئینسانێک زانیوە ئەمە بۆ تەمایی ئەوەی ئەم ئینسانە هەست بە پێگەی خۆی بکە هەست بە تەحملی خۆی بکە زانای کورد شتێکی بە ئێمە گوت زانای دێرینی کورد بە ئێمەی گوت کە ئەو کەسە گەورەیە بۆ ئێمە ئێستا باسی گەورەی شێخان و عارفان و زانای کوردی قەدیم دەکەین چونکە لە حزوری ئەوانە کە قسەکانیان دەخوێنینەوە پێمان دەڵێن ئێمە چەند گەورەین کەواتە ئەو مرۆڤانە گەورن بەڵام ئەوێ چندێت گەهینیت کە ڤێگافکێ منینە فراخەیە بۆیان بەحسی دیروکت بکەین بەڕاستی بەڵێ ئێستا ئەو حاڵەتەمان ئێستا پێت دەڵێم زانای قەدیمی کورد زانای دێرینی کورد تێگەشتنی ئاینی کوردانی ئاین بە ئێمەی گوت ئێمە بۆیە ئێستش باسی ئەوان دەکەین بە گەورەیان دەبینین چونکە لە حزوری نووسینەکانیانە لە حزوری قسەکانیانە خۆمان بە گەورە دەبینین ئەڵێن ئەوانە چۆن تەماشای ئێمە دەکەین کەواتە ئەو ئینسانە گەورە نییە لە حزوریا خۆم بە بچووک ببینم ئێستا کەسێک دینی کردبێ بە عیلم دوو کتێبی زیاتر خوێند بێتەوە ئەوێت تۆ وەکو شتێکی زەعیفی بچکۆلە لە بەردەستیا دانیشی نا ئەمە هەڵەیە کەواتە زانای دێرینی کورد بەم شێوازە هاتووە پەروەردەی مرۆڤەکانی کردو کە هەست بە گەورەی خۆیان بکەم کۆتایی بەوە دێنم زانای دێرینی کورد ئایندارەکەی بۆیە بۆ تەمای تەحملکردنی یەکدی وتوێتی ئیسلام لە قورئاندا باس کراوە خوددا لە پەیامی خۆی ئیمانیشی باس کردووە بەدیع الزەمان سەعیدی کوردی وتی ئەم سەردەمە سەردەمی ڕزگارکردنی ئیمانە بە مانایەکی دی وشەی ئیسلام جیاوازە لە وشەی ئیمان قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا دەشەیەکی بڵێ من مسلمانم بەس مەرج نییە باوەڕدار بێ یعنی چی یعنی بەو مانایە دیەکە زانایانی دێرین بە ئێمەیان گوت ئیمانی ئینسان ئەبێ عەمیق بێ ئەبێ قوڵ بێ کەواتە ئیسلام باسێکی دابەشکردنی ئاسۆیی و ئوفوقی دینە ئیمانیش باسی دابەشکردنێکی عەمودی و ستونی دینە اینجا لەبەرەوە زانای دێرینی کورد عارفی کورد تاکیدی لەسەر ئەم بوارە زۆر کردوێت دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دەمێ بێنڤەدانێکی هاتی و دەهینە خزمەتا وێن بەڕێز بۆ پتر درێژە پێدان ویتەوەرێ بەلێ بینەرن خوشتەوی دووبارە سەڵاف وەبن بەردەوامین سەر درێژە پێدان دووروی تەوەرێمە دەستنیشان کردی ئەموو ئەوێن دیتر مامۆستای بەڕێز زڤڕینەف ناوا تەوەرین خوو مەدوێتن vê pirsiyara ڕاستەی جەنابێتە بکەین ئایا بووچی ئەم هەندێک جار بینین باوەڕدار کێمتر خەلکانێکی تر یعنی تەقبل و تەحملە هەفتوو دکەن ئەف چەندە بووچت زڤڕیتەوە بە پلەی یەکەم شتێکەیە پێ دەگوترێ مۆنۆپۆڵکردنی حەقیقەت بەێ ینی احتیکاری حەقیقەت یعنی ئەوە کە بزانی حەقیقەت تەنها و تەنها لە لای تۆیە مافی خۆتە وەکو مامۆستا بەدیع الزەمان سەعیدی کوردی دەڵێ بڵێ من لەسەر حەقم کەس قسە نییە بەس مەڵێ من لەسەر هەموو حەق ئەو کات هیچ بۆ من نەما یعنی من زیادم من چی بم یعنی ئەگەر هەموو حەق لە لای تۆ بێ حەق سەد بێ و هەموو لە لای تۆ بێ ئێمەت کرد بە سەفر کەچی خوددا فێرمان دەکا بۆ ئەوەی بتوانین تەحملی یەکدی بکەین بتوانین تەحملی یەکدی بکەین خوددا لە قورئاندا پێمان دەڵێ ئێمە چ بڵین بێ باوەڕانێکش دەڵێ پێیان بڵێن وئینا ئەو ئیاکم ئێمە و ئەوان ناونیشانی بەرنامەکەمان وئینا ئەو ئیاکم لەعەلا هودەن ئەو فی ضەلالی مبین یعنی کەئەنەه چۆن لە ڕووبەرێکمان هێشتەوە بۆ مناقەشە خۆگەر بمان گوت باە خوددا بڵێن ئێمە لەسەر هوداین و ئێوەش لەسەر زەلالی مبینن ئیدی هیچ مەجالێک نەما بەڵام مامۆستا لێرە شتێکی زۆر گرنگ هەیە کە من بزانم ئەوە شتێکی حەقە قورئانیش دەڵێت فماذا بعد الحق إلا الضلال ڕاستە ئەوە چی دەگەین کەواتە لێرە پرسیارەکە ئەوها دێ یعنی حەق حەقە بەس ئایا بەڕاستی لە لای منە پرسیارەکە ئەوەیە یعنی ئەم قسانەی ئێستا من دەیڵێم ئەبێ بڵێم ئەمانە جزئێکن بەشێکن لە حەق بەشێکن لە حەقیقەت یعنی خۆ کەلامی خوددا حەقە چۆن ئەڵێ ئەمە قسەی خوددایە و قورئانە و حەقە بەێ ئەی باشە ئەم کەلامی خوددایە کە حەق هیچ قسەکەی وەک ئاەتەکەی گوتت فماذا بعد الحق إلا باشە ئەی بۆ 5,000 تەفسیری قورئانمان هەیە ئیسیسکۆ دەڵێ مانای 5,000 تەفسیری جیاواز هەیە بۆ قسەی خوددا ئەی ئێمە چی بکەین ئەبێ ئیتیباعی ئەحسەنی بکەین وانە الذين يستمعون القول فيتبعون أحسن ئەحسەن چییە جارێکی دیۆش قسەیەکی دیکە هەر کەس بۆ خۆی ئەحسەن هەڵبژێری و باشەکە ئەوەیە نا ئەوی جارێکی دی لە نێو کۆمەڵگە دێتە گەنگەشەکردن و باسکردن و بانگەشە بۆکردن وەکو گوتم ئەڕوات و ئەگاتە پەرلەمان و ئەگاتە شوێنی یاسادانان و ئیدی ئەو هەڵدەبژێری ئەگە دوای بۆمان دەرکەوت هەڵەیە
یاساکان هەموار دەکەینەوە دەبینی تێگەشتنی ئێمە بۆ حەق ڕێژەیە نسبیە کەواتە توانین بڵێن حەقی مطلق لە ژیان بوونی نییە ڕاستە بۆیە خوددا فەرمووی ئێوە لە ژیاندا تەحملی یەکتر بکەن هەتا کەی تا قیامەت دێ ئیلەیە مەرجعکم فأنبئكم بما كنتم فيه تختلفون حتى نجينا قيامت بالراستي حق وحقيقة راستقينا درناكوي بويا قاضي كانش كحكم ددن قاضي ضلي أمي من كردم جيشتن بحق نبو حقيقة نية أمي من كردم لبروشناي أو دليل بلغاني كلبردست معايا أمي من كردم رفع خلافة قاضي كانوا دلين ألين قضاوات رفع خلافة من خلافي إيوه منهشت بس لقيامت لواني عكس به حتى بيغمبر درودي خوي لسر فرموي وريابن ايوه هل نخلتين ربما يكون بعضكم ألحن من بعض فأقضي له يعني واملي ما كان قصي يعني قصيك بين حق بشارنا ما بسم كواتا أم باورداراني أمره كتحمل يقديناكن أو من بريك هي أبيش من بريك هي وقت من وقت وناكا بقول كاكا جزء لحقيقة لا إما بتواضع وادلين يكي دينا كقولي بويا بروسي كافر كردن لويد يتآره كقولي همو حقيقة لا من أوي للايتو نبوك هاتا كافرتك دو بوچی بەشێکی تریش لە باوەڕداران تحمل یەکدی ناکەن لەبەر ئەوەی کە لە یەک دەچن ئەم پرسیارە چەند سەیرام قسەیە لەبەر ئەوەی لە یەک دەچن خدا یاسایەکی لە بوونەوەر دروست کردو یاساکە چ دەڵێ هەردوو سەری موگناتیز بێنە منداڵەکان دەزان یاری پێ بکەن دوو موگناتیز بێنە هەردوو سەری موجب و موجب پۆزەتیف و پۆزەتیف لێک نزیکە ناتوانانی قەت بە یەکیان بگەین دوورەکەونەوە پاڵ بە یەکدی دەنێن هەردوو سەری سالب و سالب بێنە هەر پاڵ بە یەکدی دەنێن یەک ناگرن موجب و سالب دیونی جوان یەک دەگرن ئەم یاسا سروشتیە کە خوددا دروستی کردووە لە گردوندا پێمان دەڵێ ئەوە جیاوازبوونتانە کە بە یەکتان دەگەێنێ نە لە یەکچووندا لەبەرەوە دەبینی دوو حزبی مارکسی لەسەر پیتی واو ئایا سۆشیالیست و دیموکراتە یان سۆشیال دیموکراتە 50 ساڵ شەڕیان بووە بۆ چونکە لە یەک دەچن لە بیر و بۆچوونە بەڵام زۆر بە ئاسانی حزبێکی چۆن دەڵێ ئیسلامی لەگەڵ حزبێکی علمانی دەچنە بەیەک بەرەوە و لەگەڵ یەکدا ئۆپۆزیسیۆنین یا لە حکوومەتن ئەبینی بۆ دوو حزبی ئیسلامی ناتوانن یەک بگرن لەبەر ئەوە لە یەک دەچن لەبەر ئەوەی لە یەک دەچن پێویستیان بە یەکتر نییە من کەی پێویستیم بە تۆ دەبێ کەی شتێک لە لای تۆ هەبوو لای من نەبێ بەس ئەگە من سۆپەرمارکێت بم بڵێم وەڵڵا هەموو شت لە لای من دەست دەکەوێت ئیتر پێویستیم بە کەس ئەوەتە جیاوازی ضرورەتێکی ژیانت هەر هەبیت خدا فەرمووی ولذلك ولا يزالون مختلفين ولذلك خلقهم أي للاختلاف خلقهم اختلاف بمعنى جوازي كواتا تا إما جواز بين بيوستي من بيكتر دبي خالقي ديك بوشي باش يكي مروفا كانوا بتايبت باورداران لم سردام مذهب كان دين كان حزب كان تحمل يك دينا كان أو يكل الرابردو دجين بابيراني إما بيان قوتين كردينا نوا كان من هندێک مان هەیە دەڵێ شەڕ بە کۆنەقین دەکرێ کەواتە بەشێک لەم شەڕانەی ئەمڕۆ هی کۆنەقینە پرسیارێکت لێم کرد پێشی بەرنامەکە گوتت ئەوروپا چۆن لەمە دەرباز بوتم ئەوروپا ڕابردووی و خستە پشتی خۆی شەڕی هەزار ساڵەی کەنیسە و کڵێسا و کاسۆلیک و پرۆتستانتی هەزار ساڵی خستە پشتی خۆی وتی ئێمە نەوەی ئەمڕۆین لە ئەمڕۆ بیرەکەینەوە من چی بکەم باپیری تۆ لە سەردەمێکدا شەڕێکی کردووە لەگەڵ باپیری من آخر خۆ خەتای تۆیتیان نییە خەتای تۆی تێدا نییە خدا دەفەرمێ تیلکە ئومەتون قەد خەلەت لەبەرەوە شەڕ بە کۆنەقین دەکرێت بەشێک لەوانەی ڕابردوو بەشێک لەوانەی ڕابردوو لە ئێستا دەژین لەگەڵمان لە شۆن دەڵێ لە یەک شوێن دەژین بەڵام لە ڕابردوو دەژین بۆیە یعنی وەکو گوتم شیعە و سونە کێشەی کەیە 1200 ساڵ لەمەوە پێش وانە یعنی شیعەیەکی ئێستا دەستی نەبووە لە 1200 ساڵ سونەیەکی ئێستاش پرۆتستانت و کاسۆلیک وایان گوت وتیان کاکە ئێمە 1000 ساڵی ڕابردوو چی بکەین خۆ دەستی ئەمەی تێدا نەبووە من ئەوە نەبوومە کەواتە زۆر گرنگە ئەمڕۆ تۆ دەبی بە ئەندامی حزبێک تۆ لەمڕۆ بەرپرسی لە هەڵسوکەوتەکانت پێشی 50 ساڵ 6 ساڵ لەمەوە بەر ئەندامێکی ئەو حزبە وای کردو تۆ نەبووی کەواتە کورتی کەمەوە ئەوەیە کە لە ڕاستیدا خاڵێکی تر بخەمە سەر خاڵێکی تر ئەوەیە من کەی تۆ قبول ناکەم کاتێک لە خۆم باییە بم پێم وایە من هەر لەدایک بوومە ئاها باش بوومە خدا دەفەرموێ ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا أو الصلاوتان لدكا مالا كورا ولا ترسى السلام من لدكا والباوردار نية ونية خدا دەفەرموێ كذلك كنتم من قبل فمن الله عليكم مەگەر لە بیرتان چوو ئەی مسلمانینە بە سەحابە دەڵێ مەگەر ئێوەش پێش ئەوەی مسلمان بن
پێش ئەوەی خوددا بناسن مەگە خەڵکتان کشتان زیندە بە چاڵ ناکرد مەگەر ئێوە شەرتان ناکرد مەگەر ئێوە خراپ نەبوون ئێستا ئەو کەسەی کە تۆ پێی دەڵێ ئێستا مسلمانی تو خۆت بە عیاری 24 دەزانی ئێستا کە یەکێک ئەبینی لەسەر بیر و بۆچوولی تۆ نییە ئەو ڕۆژانت بیر بکەوێتەوە کە تۆ وەک ئەو بووی چۆن یەکێکی دی مسلمانێکی پێرفێکت بوو تۆی تەحمل کرد دەتۆش ئێستا تەحملی ئەم برادێرە بکە کە ئێستا وەکو تۆ نییە خاڵی کۆتایی بەوە دێنم بۆچی ئیمان بە ڕۆژی دوایی زۆر گرنگە منکانێ گرنگەکەی چ دای مامۆستا گرنگەکەی لەوەیە ئێمە بێ بەشێک لە کێشەکانمان هەڵگرین بۆ قیامەت ئاخر نابێت لە دنیام و چارەسەر نابێ ئێستا تۆ پرسیارێک لە من کرد لە ئەڵلقەیەکاڵی بۆچی لە عمر تا وەڵامی کەس نادەیتەوە کە قسەت پێڵێن بۆچی ئەوەی جۆنم پێدەدا ئەوەی قسەم پێ دەڵێ نەکەر ئێستا حکومت لەسەر دەدا 20 حکومم لەسەر دەدا لە ڕاپەڕینەوە تا ئێستا من قسە دەکەم ڕەنگە هەموو نەوەکانی ئێستا لە ڕاپەڕینەوە منیان لە هەموو تەلەڤیزیۆنەکان دیوە نەبە نووسین نەبە چۆن دەڵێ بە زمان وەڵامی کەسم نەداوەتەوە بەرگری لە خۆم بکەم و ڕوونکردنەمێت بۆ دەزانم ڕۆژی دوایی هەیە دەزانم قیامەت هەیە باوەڕبوون بە قیامەت ڕوبەرێکی گەورەی بە ئێمە داوە دەڵێ ئینسانینە مرۆڤەکان هەموو شتەکان لە دنیا یەکلا نابێت لەوێن دەریش لە خەڵک خۆش دەبی ئیدی ئەوە خوددا دەزانێت ئەوە گرنگەکە ئەم بابەتانە لەبەر خاتری خوددا لێرە تۆڵە لە خەڵک ناکەینەوە لەبەر خاتری خوددا لێرە تۆڵە لە خەڵک ناکەیتەوە لێرە پۆست و مەکانەتی خۆت و شت بەکار نەهێنی بۆ ئەوەی تۆڵە لە خەڵکیتەوە ئەو ئازایەتی نییە چونکە گرنگ ئەوەیە ئیمان بە ڕۆژی دوایی ئیمان بە ڕۆژی دوایی پێمان دەڵێ ڕوبەرێکی گەورە و زمانێکی نەبڕاوە لە پێشماندایە دادگایەکەیە خوددا دادگای ئەو خەڵکە دەکا لەبەرەوە وا چاکە زۆرێک لە کێشەکانی ئەمڕۆمان لێرە حکم نەدەین بەسەر یەکتردا لێرە نەبین بە قازی بەسەر یەکتردا تەحملی یەکدی بکەین چونکە خوددا تەحملی ئەم هەموو خەڵکەی کردو سبحانه وتعالى دەستێتت خۆشمامۆستای بەڕێز دەمێ وان بیر و بوچوونین وان بەڕێزانژی هەیە شار و شارۆچکین کوردستانی کە پرسیارە کاتی ئاراستەکردن ئاەت ژیانی دادی چاوە سەرەدەریت گەلوان هەمی بیر و بوچون و ڕەنگین جیاوازکەی بفەرمون بینەربی بۆ من هەر کەسێکی ئەس ببینم وەکیەکە نۆرمال حساب بکەم و ئەس داخوازش بکەم هەمی کەس دابچاوێکی نۆرمال بەغدانەیە کردو و کەس خۆ سەر کەسێ فارس نەکەس کەس نەبێت مەسەلەن تو کورتیان تو درێژیان تو جانیان تو نەجانی کە بەها ئەخلاقیەکانمان جێبەجێ کرد مرۆڤبوونمان تێدا هەبوو توانمە مەعامەلە تەحمل لەگە بەرامبەرەکەمان بکەین جیاوازی ئەومان لە مێشکی نەبێ مەسەلەن ئەوە مەسیحیە ئێمە مسلمانی ئەگەر بێت و یعنی ئەو فکرە نەکەینەوە ئەو وەختی هەم زۆرتر ڕووی دەکەنە مەسەلەن شارەکەمان و جێرانەوەشی بە نوعیچکە دەبێت خوێندنەوەیان بۆ ئێمە بە نوعیچتر دەبێت بەدڵنیایەوە هەموو کەسە بیر و بۆچوونێکی جیاوازی هەیە و بێ ڕێز لە هەموو بیر و بۆچوونە بگری و تر هەچ کەسێ و ڕای خۆیشی لەسەر هەر شتێکە هەیەی بۆنمە لە ڕەنگا بێ لە مۆسیقا بێ لە هەر شتێکا بێ هەچ کەس ڕاوەچوونێکی خۆیە كشما يبي خلاتينينا دما تو تعامل الجال اكيد كي ان رفتارته بدویت تو هزار خوب کی گله جارا تو جیت هندک خلاتی را بوری مروفه که مازن بابت مامستای که تا بجوانترین سرداری گلت را بوراندی و یا با جه سر سومانه بوده و توی برفی تشتی و گواردی همون دم دا بیت تو جیب کهیه برانبر کسی که توی مازنی تو خودم فکره و توی زیره که بس با او بیت یه بچیک بیت بناهات بیت گوتن دوید تو سرداری همان سرداری که چهات گلت دهات یکیرن تو گلوی دا بکی من خود خود مروفم توسا مروفاتی سرمو عین یک و هر هم مشتق بید يعني كابرا مسيحية مسلمانة إزيدية جولكية بدينا بو بتساويش السوق يعني بتساويش خراب سيريكا أوش مروفو كمان ببيبيز يعني هاد كسو تشوني مع مالك مش بوش هذا قبل أدومه هيج تشتكني يعني تا واسلا أو كسب المبوني دينا وبيعشته مش وكو أوان هيج جوازي بنيوان دينا كاين ثانية من وكو مسلمانك زۆرم پێ خۆشترە لەوەی کەوا مامەڵە بکەم لەگەڵ ئەو کەسانی کە غەیری دینی خۆم لەبەرچ لەبەرەوەی دەتوانم ئاشنایەتیان زیاد بکەم بە ئاینەکەی خۆکایانی پیرۆزی ئیسلامە بەڕاهاتن لەگەڵیانە گونجاندنی تەبیعەتی خۆم لەگەڵ بەرامبەرەکەم بۆ باشترن ڕەکەم بله بینەرین خوشتەوی سپاس بوو بەشداریە وان بەڕێزانە ساخ و سەلامەت بن مامۆستای بەڕێز ئەگەر جانابێتە کومنتێک ئاخفتنێک سەرنجێک سەر ئاخفتنین وان بەڕێزانە هەبیتن بفەرموو
بۆچی پێویستە تحملی یەکدی بکەین بۆچی پێویستە لە ڕۆژی جیهانی وەکو چۆنە لە تۆلێرانس و تحملکردنی یەکدیدا کە 16 نۆڤەمبەری هەموو ساڵێکە ئەم باسە بکەینەوە لەبەرەوەی ئێمە پێش ئەوەی هاوڕێبین هاوکار ینی چۆن یعنی ئەم خەڵکی ئێستا پێویستە تحمل یەکدی بکەین هەموو ئەو کەسەی لەم کەناڵە ئیشەکە هەمویان هاوڕای یەک نین هاوڕێی یەکیش نین هاوڕای یەکیش نین بەس هاوکارن ئەمە لە عەربی پێ دەڵێن زەمیل فڵانەکە زەمیلە یعنی هەرچی مهندس بوو زەمیلی ونە لە هەندەسە بەڵام ئێمە مەرجنی هاوڕاژبین مەرجە کەواتە زۆر باز نەکە ڕەنگە هاوڕێ بین هاوڕاژ بین هاوکاریش بین یعنی کارین بێژین جیاوازی تەمامکردنە هەفتووە ڕاستە ئەو قسەیەکی جوانە کەواتە ئەم هاوکاربوونەوەمان لێ ئەخوازەیە دوجار ئینسان بە تەنیا نیە یا لە فەرمانگەیەکە یان لە چۆن دەڵێ حیزبێکە یان لە ڕێکخراوێکە یان لە دەستگایەکە لە شوێنێکە کارەکە خەڵکی دیکەی لێ پێی خۆشە هەمویان هاوڕێ بن هەمووشیان هاوڕای بن هەمووشیان هاوکارین بەڵام وا ڕێک ناکەوێت ئەگەر ڕێک نەکەوت ئەوە بە هاوڕایەکەمان نەبوو با هاوڕێیەکەمان بێن ئەویان نەبوو خۆ هاوکارێکەمان کە جەنابەتت بێژی ئەف ئینسانەی پێخوشە هەموو کەس هەفرا بن دیگەلوی دیو بوو چونێتوی بن ئایا ئەوە سروشتی مرۆڤانە بەڵێ بچی ئەوە جەنابەتت بێژیتن نایە گونجات گەل سروشتی مرۆڤان یعنی دوێت تەکەلفەکە زۆرش خۆ بکەتن ئینسان حتا بشێت گەل خەڵکی بژیت زۆر جوانە بۆیە وشەی تەحمل وەک تەفەعولە یعنی ئەبێت وەکو چۆنە لێ زۆریەکیش خۆ بکات زۆریکەی چۆنە لەن تەبع و تەتەبع تەبع ئەوەیە کە حەزر لە ئاو خواردنە بەڵام تەتەبع ئەوەیە چۆن وتوانە یعنی ئەمە چۆن دەڵێ تەحملکردن چۆنە یعنی خوددا بە ذاتی خۆی بەس خوددا بە ذاتی خۆی الحەلیم اسمی حەلیم چییە؟ اسمی حەلیم ناوی خوددا کە الحەلیمە یعنی تەحەلم نییە تەحەلیم ئێمە بێت تەحەلم خۆی حەلیم ڕاستە بۆیە زانایانی قەدیم وتوانە ئینەمە العلم بالتعلم علم بەچی دێ بە فێربوون والحلم بالتحلم حلم بەچی دێ بێ خۆت فێری دەورە بچتە دەورە خۆت ڕابێنی پێ لە جەرگی خۆت بنی وەڵامی فلانە کەس نەدەیتەوە ئەمە زۆر ئازایەتیە بۆ ئەوی حلم دروستکەی بەڵام ذاتی خوددا ناوی الحەلیم الحەلیم یعنی چی لە زمانی قورئانە الذي لا يعجل بالعقوبة كاري وادكا أمره فشاني أوي خدا لجي خوي سزاي بدا نايدا خدا حليمة كواتا لناوي خدا إما فير دبين دبي إماش حلم بيدا بكين بو أويكا تحلم ما نهبي العين وقب أن تحمل ما نهبي بله إن جاء أمل الراسي ده أجر نمان بيتش دبي خدا أول شيء بيفرمون ودي ابني آدم وانيا بله واتلو عليهم نبأ ابني آدم إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل قال لأقتلنك كواتا إمل دوك الركي آدم وفير بوين كقابيل باوابلين أو دل الناوي قابيل بوا الروايات وادله كواتا أجر قابيل تحملي هابيلناك تلدك ديكوجه خدا دا فرمي فأصبح من الخاسرين يعني بقاتل دلي خاسر ببكوجك دلي خاسر بو چونکە کە دوو کەس هەبوو لە شوێنێک یەکی نەما ئەوی دیکە بوو بە سجنی ئینفرادی بوو بە سجنی ئینفرادی ئەو کەسەی کەوا هەموو عالم دەکوژێ لە ئەخیر بەس خۆی دەمێنێ چ دەبێ خۆی لە سجنێکی ئینفرادی ناوە خۆی لە بەندیخانەیەکی تاک نەفەری داناوە و خۆی بند کرد بەێ مامۆستا پشتە مەزانی کە ئاین فاکتەرێکی زۆر پێزە بۆیە چەندێک کە ئەم قبولکردنا هەفتوو بکەین وەکو جەنابێت ئاماژە پێدا کە ڕەنگە 80% بەحسا ئەحکامە و بەحسا بڕیاردانی کردبیتن سەر مرۆڤان زۆربەی هەر زۆری بەحسا ئینسانیەتی و چەمکێن مرۆڤاتیە و چەمکێن قبولکردنا هەفتوو بکەین ئایا مامۆستا وێرەدا ئەم چ بکەین حتا بگەینەوی ئاستەی بشین قبولکردنا هەفتوو ببیتە سروش دەفمە ڕاست کەواتە زانایان بە ئێمەیان گوت چۆن دەڵێ زانایانی خۆمان لە ڕێگەی ئەدەبیات و شیعرەکانەوە بە ئێمەیان ڕاگەیان کە هەمیشە دەڵێم ئەوانە لە جاتی ئەم سەردەمە شیعریان هەبوو بە شیعر مناجاتی خوا دەکەن دەفەرمێ ئەی ڕەحمانی هەموو عالم ئەی ڕەحمانی هەموو عالم ئەی ڕەحیمی ڕۆژی مەحشەر یعنی زانای کورد تێگەیشتووە کە خوددا بە ئیسمی ئەڕەحمانی خودای هەمووان عامە بە ئیسمی ئەڕەحیمی باسی پاداشت و سزایە و بۆ قیامەت هەڵی گرتووە باشە کەواتە مادام خوددا ڕەحمانی هەموو عالەمە ئێمەش عیبادی ڕەحمانین هەمومان هەر من عەبدوڕەحمانم هەمومان کە عیبادی ڕەحمانین خوددا پێمان دەڵێ ئەم ناوانەی خوددا کەواتە تەخەلەق و بێخلاقی زۆر جوانە کەواتە خوددا دەفەرمێ تەماشای ناوەکانی منکن من هەندێک ناوم لە دنیا داناوە هەندێک ناوم بۆ قیامەت هەڵگرتووە کەواتە خوددا لە دنیا الحەلیمە ئێوەش حەلیم بن خوددا لە دنیا ئەڕەحمانە ئێوەش ڕەحمان بن سۆستان بۆ هەموو خەڵکە بێ بەزەیتان بە هەموو ئینسانەکان بێ من دروستم کردوون خوددا دەفەرمێ سونعی منن ئەم ئینسانانە برای ئینسانی ئێوان ئەمە هەمووی وامان لێ دەکا کوردەڵێ لەبەر خاتری خوددا تحملت دەکەم ئەو کاتە شتێکی زۆر باشە دوو هەر ئەمە بەڕاستی پێمان دەڵێ کە ئێمە
ئەمەش نەکەین بە منەت چونکە لە باسی تۆلێرانس و لە باسی تەحملدا من نابێ منەت بەسەر تۆ بکەم بڵێم فلانە کەس تۆ هەرچەند بیر و وەچون و جیاوازە لە من هەرچەندە دەسەڵاتیشم هەیە من مدیری تۆم بەڕاستی بەڵام ینی ئەوە قبولم کردووی یا لە ڕای خوا قبول ئەمە منەتە ئەمە منەتە خدا دەفەرمێ قل لا تمنوا علی ئیسلامەکم هەر بە هەمان شێوە خدا دەفەرمێ نابێ منەت بکەی بەسەر خەڵکە ئەبێ ئەم شتە کاڵێن لە ڕای خوا کردوتە یعنی چی یعنی نەیدەیتەوە بەڕوودا یعنی چۆن من هەموو جا بە زانایانی ئاینیش دەڵێم ئەوەندە بە خاون ئاینەکانی دیکە بەم عیبارەتە مەیڵن بەم عیبارەتەکە بگۆڕن مەڵن ئێمە لە هەرێمی کوردستانە مافی ئێوەمان داوە لە شوێنی ترەوە ئەومە ئەوتمە ورد و دەبێتە منەت بەسەریان بەدیلی ئەوەی بڵێ ئێمە هەر هەمومان بە تێگەشتنی جوانی خۆمان تەحملی یەکدی دەکەین هەر هەمومان بەڕای منی مسلمان هەمومان دروست کراوی دەستی خودداین هەمومان عیبادی خودداین هەمومان عیبادی ڕەحمانین ئەوە خوددایە ئەو مافەی بە تۆ داوە بە منیشی داوە ئەوە مافێک نەبوو تۆ پلە دووبی خوددا بە منی دابێ اینجا من بەشێکی بە تۆ بدەمەوە نە ئەم قسەیەکی زۆر جوانە کە زانایانی قەدیم فێری ئێمەیان کردو خاڵێکی دیکە ئەوش ئەوەیە لە ڕاستیدا خدا فەرمووی لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم با من پێم وابێ عسى أن يكونوا خيرا منهم با من پێم وابێ من لە تۆ باشترم بەس ئەمە نابی بەتەمای سوخریە و گاڵتە پێکردن و ئەم هەموو کۆمنت و ئەم هەموو قسە بەیە گوتنا ئەمەی ئێستاکە هەیە لە ڕاستیدا شتێکی یەکجار هەڵێ خەڵی دیکە خدا بە ئێمەی فەرموو وقولوا للناس حسنا نەیفەرموو وقولوا للمسلمين حسنا یعنی بەبرای مسلمانتە لەگەڵ قسەی جوان بکە و ڕێک و پێک بۆ نازام چی ئەم کافری بێدینی زەندیقی نازانم چی ئەم ناوانەی لێدەنەی خدا فەرمووی ولا تنابزوا بالألقاب ئێوە شەڕی یەکدی مەکەن بەم ناو ناتۆرە و ناوانەی لە یەکدیدا ناوە کە ناوی 1000 ساڵ لەمەوە پێشە شەڕی 1000 ساڵ لەمەوە پێشە ئەم ناو ئەلقابانە چیە لە یەکدی دەنێن وەکونوا عیباد الله ئیخوانە هو سماكم المسلمين من قبل همو أمانة بيمان دلي خدا بيمان دفرمي وقولوا للناس حسنا أبي إما قصي جوان من بو هر 7 مليار و 300 مليون كبير كوتاين بودي يا كوتاي قصة كان بودينم بلم وكو بروجاكي خوم پر دروسكا ديوار دروس مك يعني چوا باناي وايا پرديك بيك مان دغينه تو لو سري پرديكي تماشاي ديوي منكاي سنورة ناف برخوب مروبا ندانه لو سري پردكو تماشاي ام ديو دكاي شتيك دبيني بەناشرین دەبینی من لەم سەری پردەکەەوە لای تۆ دەبینم شتێکی دیکە دەبینم هەندێک جار تۆرە ئەمبەری پردەکە بپەڕەوە هەردووکمان تەماشای ئەو دوو دەکەین هەندێک جار من دەپەڕمەوە ئەو بەردەچین کەواتە بڕوانە چی بوو بەمایی پێکەوە ژیانی ئاشتی نێوان ئۆتۆمبیلەکان دروستکردنی بەرزە پردەکان دروستکردنی ڕێگەی فراوان دروستکردنی ڕێگەی پان چەندین ڕێگە لەسەر یەکدی بوو بەمایی ئەوەی کە ئۆتۆمبیلەکان لە یەکدی نەدەن کە وەختی ئێمە ژە نێوان خۆمانە پرد دروست دەکەین و زیاد لە بیر و بۆچوونێک لە نێوانماندا هەبێت دیوار دروست ناکەین ئەوە بێتە مای ئەوەی کە بە یەک بگەین بۆ ئەوەی لە یەک بگەین ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسێتت کەین مامۆستای بەڕێز هەر ساخ و سەلامەت بی بەرێ بینەرێن بەڕێز ڤی ئاوایی دەهینە دومایاوی خەڵکی و زۆر سپاس بۆین بەشدار کە گەلمە بوونوت بینەریەدا و هەروسا سپاس بۆ بەشدار بووین بەڕێز ژی و سپاس بۆ هەفکارن بەڕێز هەر ساخ و سەلامەت بن تا خەڵەکە کە دی بگەینە فێک ببینم خێر و خۆشی